بەڕاستی هاتنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی ئێمە هەمومان شاری ئیداری سەربەخۆی سۆران شاری باڵەکایەتی و منتیقەی ئیدارەی سۆران شاری شەهیدانە هەمومان چۆن کاتی خۆی ڕوبەڕووی حکوومەتی عێراقی بووینەوە توانیمان حکوومەتی عێراقی وەدەر بنین لەو شارەی ئێستاش ئامادەینە بەدمکە قەلەمەکانی خۆمان لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان سەر بێخین ئینشاءالله لۆ ئەوەی زیاتر قورسایی پارتی دیموکراتی کوردستان بەخۆت بیت لە پەرلەمانی عێراق لۆی بتوان پێشانی هەموو دنیا بدەین چۆن لە هەڵبژاردننی پێشووی پارتی لە هەموو ئاسی عێراق یەکەم بوو دەبی ئەو زارش بە یەکەمی بمینتەوە سامی تەواوی زیاترمان هەیە کە زیاتر لە 1 ملیۆن دەنگ زیاتر بینین ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە و پشتیوانی ئەو جەماوەری پارتی دیموکراتی کوردستان بە پشتیوانی خانەوەدەی سەربەرژ شەیدا بە پشتیوانی پێشمەرگە قارەمانەکان بە پشتیوانی ئەو جەماوەرە گەورەی کە لێرە خڕبوویتەوە بەڕاستی بە خێراتنەشی زۆر گەرمی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کەوا سەردانی ئیدارە سەربەخۆی سۆرانی کرد کەوا لیستی پارتی لیستی خزمەتە لیستی ئاوادانکردنەوە لیستی پێشکەوتنی کوردستانە داواکارم لە هەموو محافەزەکانی کوردستان داوایان لێ ئەەکەم کەوا هەمویان ئەگە بیانەوە خزمەت بکەن دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان وەکو چۆن ئیدارەی سۆران و هەولێر و دۆهۆک و شارەکاندی خزمەت کرا ئەوها شارەکان کەش خزمەت بکەن.